سڵاوی خۆتان لێبێ چارەخوازان و ڕۆژوانانی خۆشەویست. من دکتۆر هێمن حسێن کاکعلیم، پسپۆڕی وردی نەشەگەری هەرس و جگەر و پەنکریاس و پسپۆڕی وردی نەشەگەری قەڵەوی. پێم خۆشە لەم ڤیددیۆیە بەهۆی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە باسی هەندێک لەو نەخۆشیانەتانەوە بکەم کە پێویستە کات دەست بەجێ نەشتەگەریان بۆ ئەنجام بین و هەندێک لەو نەخۆشیانەی کە ئەتوانرێت نەشتەگەریان بۆ ئەنجام نەیرێ و دوا بخێن بۆ دوای ڕەمەزانی پیرۆز. و ئایا ئەگەر چارەخوازێک ئێمە نەشتەگەریمان بۆ ئەنجامە کەی ئەتوانێت دەستکاتەوە بە ڕۆژوگرتن. بە شێوەیەکی گشتی ئەتوانین نەشتەرگەریەکان بکەین بە دوو بەشەوە: نەشتەرگەریە ئیمەرجنسیەکان واتە نەشتەرگەریە کتوپڕەکان کە بۆ حاڵەتە کتوپڕەکان ئەکرێن، وەکو نەشتەرگەریەکانی گیرانی کۆڵۆن و نەشتەرگەریەکانی گیرە شێرپەنجەیەکان. هەرچەند ئەمە حاڵەتێکی تاریئەنین، بەڵام ئەم جۆرانەی لە نەشتەرگەری پێویستەکە دوا نەخرێن کە دەستنیشان کران. پێویستە چارەخواز لە کاتی پێویست و لە کاتی خۆیان نەشتەرگەرەکە ئەنجامما بۆی گرە شێرپەنجەیەکە تشە نەکاتەوە و بڵاو نەبێتەوە. بەجزە لەم نەخۆشانەوە کە ئەتوان دەست بکەنەوە بە ڕۆژوگرتن ئەوە ئەبێ پزیشکی بەرپرس ئەو پزیشکەی کە نەشتەرگەرەکەی بۆ ئەنجامایە ڕۆژانە هەڵسەنگاندنی بۆ کات. ئەگەر دڵنیا بووە لەوەی کە باری تەندروستی جێگیرە هەموو شتێکی باشە، ئەو کاتە ئەو بڕیارەیە لەوەی کەی چارەخوازەکە دەست بکاتەوە بە ڕۆژوگرتن. سەبارەت بە هەندێک لە نەخۆشەکانی کۆم و چواردەوری کۆم، هەندێک لەم نەخۆشیانە بە حاڵەتی ئیمەرجنسی دائەنێرن، وەکو دوومەڵی چواردەوری کۆم ئەوە نابێ بە هیچ شێوەیەک دوا بخرێ. پێویستە ڕاستەوخۆکە دەستنیشان کرا خێرا نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت، ئەگەر ڕەمەزان بێ یا ڕەمەزان نەبێ. و ئەم چارەخوازانەکەی ئەتوان دەستکەنەوە بە ڕۆژوگرتن. بە شێوەیەکی گشتی ئەم چارەخوازانە ئەبێ لە 5 ڕۆژ تا هەفتەی یەکەم بە ڕۆژوو نەبن، چکە پێویستەکە لەو فترەیە بڕێکی زۆر ئاو شلەمەنی بخۆن بۆی هەم تووشی سەرێشە و هەم تووشی قەبزی نەبن کە ئەمە کێشەیەکی گەورێت و ڕوبەڕووی ئەو چارەخوازان ئەبێتەوە. بەڵام چارەخواز کەی زانی کە ئەو کێشانەی نییە و کەی زانی کێشەی قەبزی نەماوە ئەتوانێت دەست بکاتەوە بە ڕۆژوگرتن. سەبارەت بە نەشتەرگەری بۆ قلیشی کۆم، زۆربەی زۆری قلیشی کۆم ئەتوانین بڵێن لە 90% قلیشی کۆم ئەتوانێت بە دەرمان چارەسەر بکرێت. چارەخواز ئەتوانێت دەرمان وەربگرێت، بەڵام ئەوەی گرنگە لەو فترەیە چارەخواز دەرمان بەکاربێنێ و ڕێنمایی پزیشک جێبەجێ بکات بۆی دوور بێ لە قەبزی. ئەگەر توانی بەگوێرە ڕێنمایەکان بڕوات قەبزەکەی چارەسەر بکات، ئەتوانێت ڕۆژوو بگرێت. بەڵام ئەگەر لەگەڵ ڕۆژوەکە بۆ هۆی ئەوەی کە قەبز بێت ئەتوانێت ڕۆژوو نەگرێت تاوەکو قەبزەکەی چارەسەر بێت. شتێکێک لە هۆکارە سەرەکانی قلیشی کۆم قەبزیە. بەنسبەت مایەسیریەوە، مایەسیری لە هەندێک حاڵەتە پێویستەکە نەشتەرگەری بۆ بکرێت. لە زۆربەی حاڵەتەکانە ئەتوانێت نەشتەرگەری مایەسیری بخرێتە دوای ڕەمەزانی پیرۆزەوە. بوون ئەو حاڵەتانی کە پێویستە کتوپڕ نەشتەرگەریان بۆ ئەنجام بدرێت، حاڵەتەکانی دەرەجە چواری مایەسیرین یا ئەو حاڵەتانن کە چارەخواز تووشی نەزیفە بێ و نەزیفەکەشی ئیسیجابێت بەی نابێ بۆ دەرمان. لەم حاڵەتەدا پێویستە چارەخواز نەشتەرگەری ئەنجامە بۆ ئەوەی نەزیفەکەی بۆ سێنرێ. و ئەگەر چارەخواز تووشی مایەسیری بوو لە جۆری دەرەجە چوار، ئەمە حاڵەتێکە وەکو حاڵەتێکی ئیمەرجنسی تعاملی لەگەڵا ئەکرێت. ئێمە لە بیدایەتەوە هەوڵێین ئەمە هەر بە دەرمان چارەسەرکرد بەبێ نەشتەرگەری. بەڵام زۆر گرنگە چارەخواز لەو فترەیە بڕێکی زۆر شلەمەنی بخوات و سەوزە بخوات بۆی قەبز نەبێت. چارەخواز ناتوانێت لەو چەند ڕۆژەیە بە ڕۆژوو بێت. ئەگەر بە پێی ڕێنمایەکان و بە دەرمانەکان ئیسیجابەی هەبوو واتە چارەسەر بوو، ئەو پێویست ناکە نەشتەرگەری ئەنجام با کە قەبزەکەی چارەسەر بوو ئەتوانێت دەست بکاتەوە بە ڕۆژوگرتن. بەڵام ئەگەر ئیسیجابەی نەبوو بۆ عیلاجەکان بۆ ڕێنمایەکان، ئەو کاتە ناچارە بین پەنابەرین بۆ نەشتەرگەری. لەم حاڵەتەیشە تەبعاً بۆ نزیکی 5 ڕۆژ بۆ 7 ڕۆژ چارەخواز ناتوانێت ڕۆژوو بگرێت هەتاوەکو قەبزەکەی چارەسەر بێت. وەکە دڵنیا بوو لەوەی کە قەبزەکەی چارەسەر بووە بە ڕێنمایەکان و بە دەرمانەکان دووبارە ئەتوانێت دەستکاتەوە بە ڕۆژوگرتن. هەندێک حاڵەتی کەمان هەیە وەکو حاڵەتی ناسووری چواردەوری کۆم. ئەم حاڵەتانە زۆر ئاسایە، ئەتوانرێت نەشتەرگەریەکان دوا بخرێت بۆ دوای ڕەمەزان، چکەمانە حاڵەتی ئیمەرجنسی نین. حاڵەتی کەمانەیە وەکو حاڵەتی گۆشتی زیایە و بالوکە و ئەمانە پێویستیان نەشتەرگەری نییە، ئەتوانرێت چارەسەر وەربگرە نەخۆش و ئەگەر پێویستیشکان نەشتەرگەری بکات ئەتوانێت نەشتەرگەریەکەی بخرێتە دوای ڕەمەزانی پیرۆزەوە.
و یەک خاڵێکە پێم باشە ئیشارەی پێ بەم ئەویش مەوزوعی خوێنبەربوونە لە ڕێگەی کۆمەوە ئەوە زۆر گرنگە شارەخواز احتیمامی پێبا ئێمە ئەگەرەوە نەخۆشانە بێن بۆ لامان هەناوبینیان بۆ ئەنجامین دوای بەپێی ئەنجامی هەناوبینەکە بڕیارەین چی بۆ بکەین و چی بۆ نەکەین زۆربەی زۆری ئەم حاڵەتانە شتی بەسیط دەرەچن بنسبە ڕۆژوگرتنەوە چارەخواز ڕۆژی پێش هەناوبینیەکە نابێت ڕۆژوو بگرێت چکە پێویستەکە شلەمەنی بخوات و ڕۆژی هەناوبینەکەش هەر ناتوانێت بە ڕۆژوو بێت بەڵام ئەگەر کێشەیەکی وای نەبوو نەتیجەی هەناوبینەکەی باش بوو و ئەوە دکتۆر بڕیاری لەسەر ئایا دوایەوە توانێت دەستکاتە بە ڕۆژوگرتن یعنی لە ڕۆژی دووهەمی دوای هەناوبینیەکەوە و حاڵەتی کە هەیە پێوترێ داخزانی ڕێکە و کۆم ئەم حاڵەتانە ئەتوانرێت نەشتەگەرەکان دوا بخرێت بە شەرتێک نەخۆش ڕێنمایی وەربگرێت و چارەسەر وەربگرێت بۆ چارەسەرکردنی قەبزیەکەی گرنگترین شت لەم کێشەی کۆم و شاردەوری کۆم ئەوەیە کە نەخۆش دوور بێ لە قەبزی ئەمەش بە ئەوە بێت نەخۆش لە دوای ڕۆژوشکان بڕێکی زۆر شلەمەنی و ئاو بخوات و ئیحتیمامێکی زۆر با بە سەوزە و زەڵاتە و دوور بکەوێتەوە لە نانی سپی و لە کێک و لە پسکیت و لەو شتانەی کە بە ئالی سفر دروستەکرێن ئەگەر حەزی کردنان بخوا توانێ و نانانە بخوا کە بڕێکی زۆر فایبەریان تایە و تەسیرێکی باشیان ئەبێ لەسەر چارەسەرکردنی قەبزی بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ هەموو چارەخوازان و ڕۆژوانانی خۆشەویست و بە هیوای ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەت و سەلامەت ئینشەڵڵا. سمارت وەرچەرخانە